یا کۆمەڵێک گومڕای تر بە ناوی ئیسلامەوە ئێمە دەمانەوێت لێکدانەوەی تازە بۆ دەقەکان بکەین، لێکدانەوەی تازە بکە. یعنی ئەو تەفسیرەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام بۆ ئایەتی قورئانی کردووە، ئەو تەفسیر و لێکدانەوەی کە ئەبوو بەکر و عومەر کردوویانە بۆ قورئان و حەدیث نابێ بە کەڵک نایەت. ئەو فقهەی شافعی و ئەحمەد و مالک و ئەبوو حەنیفە بە کەڵک ئەمڕۆ نایەت. ئەم تەفسیرانە هیچی نابێ. ئەی چی بێ مێشکێکی جاهلی وەکو ئەمانە دێ قورئانمان بۆ لێک دەداتەوە، بۆمان تەفسیر دەکات، حەدیثمان بۆ تەفسیر بە عەقڵی خۆی، عەقڵە بۆ گەنەکەی چی وەرگرت ئەمەیان باشە قەی ناکە، بەزەوەی تریان نابێ بە کەڵک نایە. تۆ چی تاوەکو ئاوا خۆت بکەیتە حەکەم بەسەر ئایەتی خوا ئەمەیان دەبێ و ئەمەیان نابێ و کاکە چەندان ئایەت لە قورئاندا هەیە ئیشی پێ ناکرێ، هەی بێ مێشک ئیشی پێ ناکرێ پێ دەوترێ مەنسوخ. چێ نەسخی کرد رب العالمین؟ پێ دوای ئەحمەقێکی وەکو تۆش جورئەتی ئەوە بکە ئایەتی تر نەسخکە؟ ئایەتێک کە خوای گەورە حکمەکەی نەسخ کردووە بە ئایەتی تر چێ کردی رب العالمین؟ تۆ بۆ تێ ئێستا جەنابت بێی بڵێ کۆمەڵی ئایەتی تریشێ من نەسخی دەکەم ئیشی پێ ناکەم لە قورئاندا. ئەو حەدیثانەش کاکە بۆم سەردەمە نابێت، بۆ سەردەمی ئێمە نابێت، ئیشی پێ ناکەین. کۆمەڵێ بەرنامەی ژەهراوی، کۆمەڵێ کەسی بەناو دینداری مجرم کە دوژمنی ئیسلام و مسلمانانن وردە وردە ڕەواجیان پێدرێ. هەر جارەی یەکێکمان بۆ دەردەکەوێت، هەر جارەی ڕەواج بە یەکێک دەدرێ، ئەم ئومەتەی پێوە مەشغوڵ دەکەن، شوبهات و گومان دەخەنە دڵی مسلمانانەوە. ئەوە دەبێ ئەوەیان نابێ، ئەوەیان دەبێ ئەوە نابێ. ئێوە چێن؟ پێمان بڵێن چێن؟ غەیری ئەوە نەبێ کۆمەڵێک کەسی دین فرۆش، کۆمەڵێک کەسی ماستاوچی، کۆمەڵێک کەس کە ئافرینێک و مەدحێک و پلە و مەنسەب و پارەیەکتان دەوێت. ئێوە چین؟ ئێوە بەپەرۆشی میلەتن. دینی خوا بۆ تێ تۆ دەستکاری بکەیت. من الله الرسالة وعلى الرسول البلاغ وعلينا التسليم. ئەوەی ئێمە لەسەرمانە تەسلیمی دینەکەمان بین. ئەو دینە مەجالی نەهێشتۆتەوە خەلەلێک نوقسانیەک هەبێ بێ عەقڵێکی وەکو ئێوە بێت. ئێستا ئێمە چارەسەری دەکەین. هەندێشت هەیە کاکە ئێمە چاتر دەزانین، تۆ چی دەزانیت؟ تۆ چی دەزانیت؟ قەسەمەن بڕەب العالەمین هیچ کامێکتان حورمەت و قیمەتتان نییە لای ژنەکەی خۆشتان. ئێوە چێن؟ پێمان بڵێن چێن؟ چ ڕێزێکتان هەیە لە ناو کۆمەلگادا؟ چ ڕێزێکتان هەیە لە ناو خێزانەکەی خۆتاندا تاوەکو ئێوە بێن بەسەر مسلمانانەوە فەلسەفە لێ بدەن و دەی کاکە هاتوون ئێمە شتی تازەمان پێیە. چی تازە پێ؟ کۆمەڵی حەراممان بۆ حەڵاڵ دەکات. ئەمە شتی تازەی پێیە، بە سەقافەتەوە هاتووە. شەرمیش ناکە دادەنیشێ بەرامبەر مسلمانان. هاتوون ئێمە شتێکی تازە چیت پێ؟ چی؟ حەرام حەڵاڵ دەکەیت، ڕیبایە حەڵاڵی دەکەیت، زینایە حەڵاڵی دەکەیت، ڕەقس و سەما و گۆرانیە حەڵاڵی دەکەیت، برۆ هەڵگرتن بۆ ئافرەت حەڵاڵی دەکەیت. هەرچی شتێک کە خوا حەرامی کردو وردە وردە پەیدا دێن. شیرک و کوفر و بیدعە حەڵاڵ دەکەن. بەس لەوە زیاتریەوە چین؟ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام ئێوەی پێناساندوین و رب العالەمینیش ئێوەی پێناساندوین. هم العەدو فەحذەرهم. ئەوانە دوژمنتانن مسلمانان.